داسەپاندنی هەژاری و فەلاکەت وەک ئامرازێکی سەرکوتی کۆمەڵ. گومانی تێدا نییە کە پەسەندکراوی ئەم دوایەی شۆڕای باڵای کار لە پەیوەند لەگەڵ دیاریکردنی لانیکەمی حەقدەستەکان لە ساڵی 1402دا بە شێوەی ڕاستەوخۆ لەسەر ژیانی زیاتر لە 6 ملیۆن لە دانیشتوانی کۆمەڵ شاملی کرێکارانی خانەنشین، کرێکارانی بێکار و بنەماڵەکانیان کاریگەری بەرچاوی هەیە. ئێستا ئەگەر کرێکارانی کارگاچکۆلەکان کە لە دەرەوەی چەتری یاسایی کارن، ئەو کرێکارانەی کە بە قەراردادی کاتی و سپی و ئیمزا داخرانی زیاتر لە 50% لە ناوەندەکانی کار و بەرهەمهێنانی ئێران و نەبوونی کەمترین ئەمنیەتی پیشەیش لە بەرچاو بگرین، ئاستی بەرینی هەژاری سازماندراو لە کۆمەلگادا لەلایەن کۆماری ئیسلامیەوە زیاتر دەردەکەوێت. لەوەها بارودۆخێکدا هیچ دیار نییە بنەماڵە کرێکاریەکان لەم ساڵدا کە قەیرانی گشتی و بارودۆخی ئابوووریەکەی ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتر دەبێتەوە بەم ئاستەکەمە حەقدەستەوە چی دەکەن؟ لەسەر بنەمای ئەو بەراوەردانەی کراون لەلایەن بانکی جیهانی و سندوقی دراوی نێونەتەوەییەوە، پوڵی ئێران سەرڕای بەهرەمەندبوون لە سەرچاوەی زۆری سەروەت و هێزی کار لە پلەی 148دا لەباری شاخسی فەلاکەت لە نێو 156 وڵاتی دنیادا. لەم پەیوەندیەدا شاخسی فەلاکەت لە 20 ئوستانی ئێران لە مامناوەندی وڵاتان بەرزتر بۆتەوە و لانیکەم 8 ئوستانی ئێران لە ڕووی فەلاکەتەوە واتە کۆی نرخی بێکاری و نرخی تەوەڕم لە چوارچێوەی بەرزی 60% قەراریان گرتووە. ئێستا دەبێت بپرسیم بۆچی لە حاڵێکدا سەرانی ڕژیمی حاکم کە قەیرانی ئابووری و ئاستەنگی سەرچاوەگرتو لێوە لەوانە تەوەڕم و بێکاریان بە وتەی خۆیان بە هۆکاری نائارامی ئەم دواییە دەزانن واها پەسەندکراوێکیان قستۆتە بواری جێبەجێکردنەوە. بابەتەکە ڕوون و ئاشکرایە. لە بێتوانایی ڕژیم لا بەرەوڕووبوونەوە لەگەڵ قەیرانی ئابووری و نەبوونی بەرنامە و ڕێگا چارە بۆ کەمکردنەوەی ئەم قەیرانەی گومانمان نییە داوێنگیریەتی گەڕین، کۆماری ئیسلامی لە پەرەسەندنی هەژاری لە کۆمەڵدا لە ڕاستای درێژەدان بە حاکمیەتی و وەک یەکێک لە ئامرازەکانی سەرکۆت کەڵک وەردەگرێت. بێگومان زیاتربوونی هەژاری و بێکاری کاریگەری زۆر خراپی لەسەر ژنان و پیاوانی کرێکار و تەندروستی منداڵەکانیان داناوە و دایدەنێت. بەڵام لە پاڵ ئەم ڕاستیانەدا دەبێ باسی کاریگەری نەرێنی هەژاری لەسەر ئاستی خەبات و توانایی تەشەکولیابی کرێکارانیش بکەین تا ڕوون بێتەوە کە چۆن ڕژیم هەژاری کرێکاران و خەڵکی بێبەش لە خزمەت بە درێژەدان بە حاکمیەتی خۆیدا بەکاردێنێ. بەر لە هەر شتێک هەژاری و بێکاری پەرە بە دووبەرەکی ئەدات لە نێو کرێکاراندا و ئەمە یەکەم و گرنگترین دەستکەوتی ڕژیم لە پەرەدان بە هەژاری لە کۆمەڵدایە. ڕژیم و سەرمایەداران لە عینی حاڵدا بە محتاج ڕاگرتنی کرێکاران بە نانی شەویان دژوارترین بارودۆخی کاری و کەمترین حەقدەستیان بەسەردا دەسەپێنێ و بارودۆخی خەباتیان دژوارتر دەکات. هەژاران و بێبەشانی ئەم کۆمەڵگایە لە چاوەڕوانی یارانە و سەهمی ئیمام و سەهمی عەداڵەتی بۆنی مەعیشەت و کڵاو بەرداری تری لەم چەشنەدا ڕادەگرێت تا لەم ڕۆوە بۆ سبەی چاوەڕێی لوتفی کۆماری ئیسلامی بن. ڕژیم لەسەر ئەو بڕوایەیە تاکەکانی کۆمەڵگایەک کە لە بەیانیەوە تاشە و بیر لە هەژاری و فەلاکەتی خۆیان بکەنەوە و بە شوێن پێداویستی بەڕێوەچوونەوە بن، گیرۆدەی خەسارە کۆمەڵایەتیە زۆرەکانیش دەبن و هەوڵی فەردیشیان بۆ دەرکێشانی بەڕێی خۆیان لە قوڕ جێگای هاوپشتی و هەوڵدانی بە کۆمەڵ بۆ ڕزگاربوونیان دەگەڕێتەوە. چاوەڕوانیەکان لە ژیان دابەزیوە و زەین و ڕەوانی خەڵک ئازاد نابێت تا بیر لە خراپی ئەم بارودۆخە و ڕێگا چارەیەک بکەنەوە. تاکە کەس بەردەوام نیگەرانی سبەی ڕۆژی بنەماڵەکەی دەبێت. بەڵام شۆڕشی ژینە لە هەنگاوی یەکەمدا هێڵێکی باتڵی بەسەر واها ئاراستەیەکدا هێنا. هەوڵی حاکمیەت بۆ سازماندانی هەژاری وەک ئامرازێکی سەرکوت وەک پۆلووی بنجی لەمۆ بوو کە لە ساتێکدا بە قەتڵی حکوومەتی ژینە بڵێسەی سند ڕژیمی لەرزاند و ئەگەرچی هێشتا زۆری نەنەبوو بەڵام بووە بە هێمای قین و تووڕەییەک کە ڕژیم دەیەوێ بە پەرەپێدان بە هەژاری بڵێسەکانیدا بمرکێنێتەوە.
ئەگەر کۆماری ئیسلامی بە سەرکوتی وەحشیانە هاتۆتە مەیدانی بەرەنگاربوونەوە لەگەڵ بزوتنەوەی شۆڕژگێڕانە و بەرەو ڕووبوونەوەکان تا ئاستێک لەسەر شەقامەکان کەم بۆتەوە، بەڵام گومانی تێدا نییە کە ئەم نەبەردە چارە نووسسازە تا دەستەبەربوونی ئامانجە عەداڵەت خوازانە و ئینسانیەکانی واتە نان و ئازادی و یەکسانی درێژەی دەبێت. ئەگەر کۆماری ئیسلامی لە ئێستاوە خۆی بۆ نەبەردەکانی دوایی کە گەلێک دژوارتر دەبن ئامادە دەکات، ئێمەش ڕێگایەکمان نییە بێجگە لە ئامادەکردنی زیاتری ڕیزەکانمان. کۆماری ئیسلامی بە پەرەپێدان بە هەژاری لە کۆمەڵدا هەوڵ ئەدات خەڵک لە شۆڕش و ئاڵوگۆڕی چارە نووسساز لە ژیانی خۆیاندا بترسێنێ و ئەوان لە چاوەڕوانیدا ڕابگرێت. ئێمەش دەبێ خۆمان بۆ ئاڵوگۆڕی ڕاستەقینە ئامادە بکەین. ئامادەگی ئێمە لە هێزی ئێمەدایە و هێزی ئێمەش لە ڕێکخراوبوونماندا مانا دەکرێتەوە. دروشمی بترسن ئێمە هەموو پێکەوەین دەرخەری ئەم ڕاستیەیە. ئەو کاتەی کە کرێکاران و خەڵکی بێبەش و ستەملێکراوی کۆمەڵگای ئێران هەمان زۆرینەی کە قوربانی سەرکوتی خوێناوی لەسەر شەقامەکان و زیندان و ئەشکەنجەگاکان و قوربانی داسەپانی هەژاری و سفرەی بەتاڵن، لە ناخی خەباتی ڕۆژانەدا بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان لە شوێنی کار و ژیان خۆیان ڕێک بخەن و بەیەکەوە پەیوەندی بگرن، پیلانە دژی ئینسانیەکانی ڕژیم پوچەڵ دەبنەوە و سەرنجام ژیانی کرێکاران و زۆربەی خەڵکی ئەم کۆمەڵگایە لە گرەوگانی ڕژیمی ئیسلامی ڕزگار دەبێت.